هەرچۆیەکەن سڵاوتان لێبێت وا دیارە دوانی وەڕۆی ئەمڕۆ یەکێک لە منداڵەکانی هونەرمەندی میلی و ناسراوی شاری هەولێر فاخیر هەریری بەهۆی نەخۆشیەوە کە خاوەن پێداویستی تایبەتە کۆچی دوایی دەکات. دیارە و منداڵە چەند ڕۆژێکە لە نەخۆشخانەیە، بەڵام ئەمڕۆ سەرڕای وەرگرتنی چارەسەری پزیشکی، بەڵام ئەو ڕۆگیانی لەدەستە و لە ئێستاشدا لە گۆڕستانی کەس نەزان تەرمەکەی بە خاک سپێردرا. من دەمەوێت قسە لەگەڵ کاک عەلی خۆشناو بکەم. کاک عەلی سڵاوت لێبێت، ناخۆشیتان بی بەخێر بێن سەرچاوم. کاک عەلی ئەم منداڵە چ نەخۆشیەکی هەبووە، تەمەنی چەند ساڵ؟ وەڵاهی ئەو منداڵە تەمەنی تقریبا 19 ساڵ بوو، بەخۆی نەخۆشی لە زگماکەوە نەخۆش بوو هەتا ئێستاش تقریبا عمری 19 ساڵە. ئەمڕۆ ئەمری خوای کرد. پرسەی بۆ دادەنی بە خودای ناوەڵا لەبەرەوەی ئەو منداڵە بەڕاستی پەپولەی بەهەشتەیە. ئێمە مەمنونی خوایە کە ئەو خوای گەورە ئێمەی بەو منداڵە تاقی کردیتەوە و ئینشاءڵڵا هەر بەواستەی ئەو منداڵی ئەگەر چگوناحێکمان هەبی خوای گەورە لە ئێمەش خۆش بی بەواستەی ئەو منداڵی. ناوی چ بوو؟ ناوی عومەر بوو. مەری بەخێر بێن سەرچاوم. یاخۆ بەخێر بێن. ئەگەر هاوکارم و دیمەنانی ئێرەتان بۆ بگوازێتەوە وا دیارە هونەرمەند فاخیر هەریریش لێرەدا. کاک فاخیر ئەگەر سڵاوت لێبێ کاک فاخیر، دوان ناخۆشیتان بێ، هاوبەشی خەمتانی ناوی چ بوو، تەمەنی چەند ساڵ؟ ئەو منداڵە ناوی هاکام و پێیان دەگوت عومەر، لە ماڵە عومەر بانجان دەکرد. ئیدی تەمەنی 19 ساڵ بوو. دیارێکی خوای گەورە بوو، ئەوڕۆ خوای گەورە دیارەکەی وەرگرتەوە. مەشکورانەی خوای دەکەین. چ نەخۆشیەکی هەبوو؟ نەخۆشی درێژخایان نییە بوو، شەلل دەماغ هەبوو، نابی نابوو، گەشەی نەدەکرد. ئەوە نەخۆشیەکەی بوو. 19 ساڵ. پزیشک چی دەگوت لەو بارەیەوە؟ هیچ کاری خوایەوە، خوا هەر تەمەنەکەی ئەوەن دەدا بۆ گەنە هەموو جەیەکم پێکرد، بۆ خۆم هەموو دنیام پێکرد. یعنی تەمەنی 11 ساڵ بوو دکتۆر دەیگۆناژی لە خوای بەزیادی بۆ 19 ساڵ ژیا خزمەتمان کرد و تەمەنی درێژ بوو. ئیدی مەمنونی خوای ناوڕۆ ئامانەتەکەی بردەوە، ئەمە شکرانەی خوای دەکەین. کاک عەلی ئاماژەی بۆ دەکە پرسە دانانێن، هۆکار چ پرسەی بۆ دانان؟ پرسەی چ لۆ ئەو پەپولەی دابنین؟ ئەو پرسە لۆیەکی دادەندرێ چوچی من و چی ئەوی دیکە گوناحی هەبی خەرک دوعای لۆ بکە خوا لێ خۆش، بەڵام ئەو پەپولەی بەهەشتێ پرسەی چی لۆدانێ ناشمانوێت کەس ئەزیەت دەین، دەستی هەموو لایەک و خزم و دۆستان خۆش بی، هەموو لایەک ئەزیەتیان خۆراتنە ئێرەش کەس ئەزیەت نادەین، پرسەی ناوێ. دەبی ئەمە بین ئەو بەواستەوی ئەمە بچینە بەهەشتێ، بەواستەوی ئەمە دوعامان لەو کرێگە نامە. کاک فاخیر لە ئێستادا لە سۆشال میدیا خەڵکێکی زۆر پرسەنامەی ئاراستەی بەڕێستان کردووە. ئێوە لێرەوە چ بە خەڵکی کوردستان دەڵێن کە هاوبەشی خەمی ئێوە؟ ئەمە چاوی هەموو خەڵکی کوردستان مازەکەم بەیەک کورتە نامەرشار بەیەک هەرچی ئەستی خۆی دەربڕبی لۆمە، ئەمە چاویان مازەکەین دەستخۆشیان لێکەن، ئەوان برانە، ئەمەش برایوانین. خوا خێرشیان برسی. ناخۆشتان قوربانتم ئینشاڵڵا هەموو مسلمانێک. ئەگەر هاوکارم و دیمەنانەتان بۆ بگوازێتەوە ئەوانە بەشێک لە کەس و کار و هاوڕێ و خزمانی هونەرمەندی میلی و ناسراوی شاری هەولێر فاخیر هەریرین کە دیارە بەهۆی نەخۆشی درێژخایەنەوە کوڕەکەیان دوانی وەڕۆی ئەمڕۆ لە تەمەنی 19 ساڵی جانی لەدەستداوە خۆشیان ئاماژەی پێدەدەن کە بڕیار نییە تازیە و پرسەی بۆ دابنێن لە بوونی هەر زانیاریەکی تر. چاوتان لەسەر پایتەخت میدیا بێت.